گەرمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی پێنجشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. هێرش بۆ سەر چەند ئامانجێکی سەربازی لە شاری سنە و چەند ناوچەیەکی دیکەی کوردستان. هێرشی موشکی بۆ سەر بارەگاکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران. هێرشێکی درۆنی بۆ سەر فەرماندەیی هێزەکانی حەفتا لە سلێمانی. درێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر چەند ئامانجێکی سەربازی لە ناوخۆی ئێران و سەپاندنی گەمار و بەسەر 19 بەرپرس و دامەزراوەی کۆماری ئیسلامی. درێژەی هەواڵەکان. هێرش بۆ سەر چەند ئامانجێکی سەربازی لە شاری سنە و چەند ناوچەیەکی دیکەی کوردستان. ڕۆژی چوارشەممە 20 ڕەشەمە هێزەکانی ئەمریکا و ئیسرائیل چەند ئامانجێکی سەربازی سەر بە کۆماری ئیسلامی لە پارێزگای سنە و هەندێک ناوچەی دیکەی کوردستانیان کردە ئامانج. بەپێی راپۆرتی سەرچاوە خۆجێیەکان لە شارە جیاوازەکانی سەقێز، بانە و مەریوان چەند ناوەندی سەربەسپای پاسداران و هێزە ئینتزامیەکان کراونەتە ئامانجی هێرشە هەواییەکان. هەروەها لە گوندی بیەکەڕێ مەریوانیش پێگەیەکی سپای پاسداران بە تەواوی وێران بووە و ژمارەیەک لە بیناکانی دەوروبەری ئەو شوێنەش زیانیان پێگەیشتووە. بە گوێرەی ئەم زانیاریانە ئەم هێرشانە بە شێوەیەکی هاوبەش لەلایەن هێزەکانی ئەمریکا و ئیسرائیلەوە ئەنجام دراون. هێرشی موشکی بۆ سەر بارەگاکانی حیزبی دموکراتی کوردستانی ئێران. ڕۆژی چوارشەممە 20 ڕەشەمە کەمپی ئازادی لە نزیک کۆیە کە بارەگای حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە بە موشک کرایە ئامانج. بە پێی زانیاریەکان لە ماوەی نزیکەی 20 خولەکدا 2 جار موشک بەر ئەو کەمپە کەوتووە و بە وتەی سەرچاوە خۆجێیەکان پاش هێرشەکە دەنگی تەقینەوەی بەهێز لە ناوچەکە بیسراوە و هەروەها بۆ ماوەیەکی کورت ئاگریش لە شوێنی تەقینەوەکە بەرز بۆتەوە. شایانی باسە کە هێشتا زانیاریەک گورد لەسەر ئاستی زیانەکان بڵاو نەکراوەتەوە. هێرشێکی درۆنی بۆ سەر فەرماندەیی هێزەکانی حەفتا لە سلێمانی. ڕۆژی چوارشەممە 20 ڕەشەمە فەرماندەیی هێزەکانی حەفتا سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاری سلێمانی بە هێرشێکی درۆنی کراوەتە ئامانج. بە پێی زانیاریەکان ئەم هێرشە بە درۆنێک ئەنجام دراوە و پاش تەقینەوەکە هێزەکانی یەکێتی نیشتیمانی بڵاوەیان پێکراوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان هێزە ئەمنیەکان بەپەلە گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە و لێکۆڵینەوەکان دەستی پێکردووە. بەڵام تاکاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریە گورد لەسەر ئاستی زیانەکان بڵاو نەکراوەتەوە و بەرپرسانی فەرمی هێشتا لەبارەی ئەو هێرشەوە لێدوانیان نەداوە. کۆچی دوایی ساڵح موسلێم لە نەخۆشخانەیەکی هەولێر. ساڵح موسلێم هاوسەرۆکی پێشووی پەیەدە و کەسایەتی ناسراوی ڕۆژئاوای کوردستان شەوی ڕابردوو لە نەخۆشخانەیەکی شاری هەولێر کۆچی دوایی کرد. بە پێی زانیاریەکان ئەم سیاسەتوانەی کورد پاش ماوەیەک نەخۆشی و وەرگرتنی چارەسەر لە نەخۆشخانەیەکی شاری هەولێر گیانی لەدەستاوە. ساڵح موسلێم لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا یەکێک بووە لە کەسایەتیە دیارەکانی سیاسەتی ڕۆژئاوای کوردستان و ڕۆڵێکی بەرچاوی هەبووە لە چالاکیە سیاسیەکاندا. درێژەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر چەند ئامانجێکی سەربازی لە ناوخۆی ئێران. ڕۆژی چوارشەممە 20 ڕەشەمە هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر چەند ئامانجێکی سەربازی سەر بە کۆماری ئیسلامی لە چەند شاری جیاوازی ئێران درێژەی هەبووە. بەپێی راپۆرتەکان لە شاری ئیسفەهان بینای حەوزەی مقاومەتی بەسیجی ئیمام ڕەزا و هەروەها چەند ناوەندێکی سەربازی دیکە کراونەتە ئامانج. هەروەها بەندەر عەباس ڕاداری هێزی بەرگری ئاسمانی کۆماری ئیسلامی و لە چابەهار بنکەیەکی سەربازی بەر موشک کەوتووە و سەرچاوەکان بەس لە بیسترانی دەنگی تەقینەوە لە چەند ناوچەیەکی تاران و شیراز دەکەن. تەقینەوەی کۆگایەکی چەک و تەقەمەنی لە نزیک شاری تاران. ڕۆژی چوارشەممە 20 ڕەشەمە کۆگایەکی گەورەی چەک و تەقەمەنی لە ناوچەی قەڵای حەسەنخان لە نزیک شاری تاران تەقیوەتەوە. بەپێی راپۆرتە بڵاوکراوەکان پاش تەقینەوەکە دەنگێکی بەهێز لە ناوچەکە بیسراوە و هەروەها دووکەڵێکی ڕەش ئاسمانی ئەو شوێنەی داگرتووە.
بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەم کۆگایە یەکێک بووە لە گەورەترین کۆگاکانی چەک و تەقەمەنی کۆماری ئیسلامی لە ناوچەکە و بەهۆی هێرشەکەەوە بە تەواوی لە ناوبراوە. شایانی باسە شاید حاڵان ئاماژە بەوە دەکەن کە ئەم هێرشە کاتی گواستنەوەی کەرەستەی سەربازیەکان ڕوویداوە و زیانێکی مادی و گیانی زۆر بەرهێزە ڕژیم کۆتوو. هەڕەشەی ڕژیمی کۆماری ئیسلامی لە هێزە دەریاکانی ڕژیم. بەپێی دوایین زانیاریەکان کۆمەڵێکی زۆر لە هێزە دەریاکانی ڕژیم بە پێچەوانەی ویستی خۆیان لەسەر کەشتیەکانی کۆماری ئیسلامی ماونەتەوە. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان ئەندامانی هێزە دەریاکانی ئەرتەش و سوپای پاسدارانی ڕژیمی کۆماری ئیسلامی لەلایەن بەرپرسانی ڕژیمەوە هەڕەشەیان لێکراوە کە پێویستە تا کۆتایی ژیانیان یان سەرکەوتنی کۆماری ئیسلامی لەسەر کەشتیەکان بمێننەوە. بەپێی دوایین هەواڵەکان ئەندامانی هێزی دەریایی پێیان ڕاگەیەندراوە کە لە ئەگەری هەر کردەوەیەکی بە پێچەوانەی بڕیاری ناوەندە سەربازیەکان بە توندترین شێوە لەگەڵیان مامەڵە دەکرێت و گیانیان لە مەترسیدایە. خراپی دۆخی بەندکراوان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. بەپێی راپۆرتەکان پاش تێکەڵچوونی سەربازیەکان و هێرشەکانی ئەم دوایە بۆ سەر ئێران زیندانیان لە چەند زیندانێکی ئەو وڵاتە ڕوبەڕووی کێشەی دابینکردنی پێداویستی سەرەکی بوونەتەوە. بەپێی ئەم راپۆرتە زیندانەکانی تارانی گەورە، ئێڤین، وەکێڵئابادی مەشهەد، ورمێ، قەزل حەساری کەرەج و دیزڵابادی کرماشان لە زمرەی ئەو زیندانانن کە زیندانەکانیان تیاندا لەگەڵ کەمبوونی ئاوی خواردنەوە گونجاون. دەرمان و خزمەتگوزاری پزیشکی ڕوبەڕوو بوونەتەوە. سەرچاوەکان دەڵێن هەروەها تووشی کیشەی نەبوونی پێداویستیە سەرەتایەکانی ژیان بوون و تەنانەت فرۆشگاکانی ئەو زیندانانە بەهۆی نەبوونی کەلوپەلی پێویست بە تەواوی داخراون یان بە شێوەیەکی بەرچاو نرخی کەلوپەلەکانیان بەرز بۆتەوە. بردومانکردنی بارەگاکانی هەشتی شەعبی لە مووسڵ. ڕۆژی ڕابردوو چەند بارەگایەکی هەشتی شەعبی لە ناوچەکانی ڕەشیدیە و مەلاین لە شاری مووسڵ بردومان کران. بەپێی ئەو وێنانەی کە بەدەستمان گەیشتوون ڕۆژی ڕابردوو چەند لێوایەکی هەشتی شەعبی لە ناوچەکانی ڕەشیدیە و مەلایەنی مووسڵ بە موشەکی هێزە هەوایەکانی ئامریکا و ئیسرائیل کراونەتە ئامانج و راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە ژمارەیەکی زۆر لە هێزەکانی هەشتی شەعبی کوژراون. جێگای ئاماژەیە کە لە ڕۆژانی ڕابردوودا و هاوکات لەگەڵ دەستپێکردنی شەڕی نێوان ئامریکا و ئیسرائیل و کۆماری ئیسلامی چەندین جار پێگەکانی هەشتی شەعبی کراونەتە ئامانج و زیانێکی زۆری گیانیان بەرکەوتووە. هێرش بۆ سەر کەشتیەکان لە گەروی هۆرمۆز لەلایەن ڕژیمەوە. بەپێی دوایین راپۆرتەکان چەندین کەشتی نەوت هەڵگر و بار هەڵگر کە ویستویانە لە گەروی هۆرمۆز تێپەڕبن لەلایەن هێزە دەریاییەکانی ڕژیمەوە کراونەتە ئامانج. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای بە ئامانجگرتنی لانی کەم 5 کەشتی بار هەڵگر لە گەروی هۆرمۆز 2 کەشتی دیکەی نەوت هەڵگری پەیوەندیدار بە حکوومەتی عێرق لەلایەن هێزە دەریاییەکانی ڕژیمەوە بەرهێرشی مەوشەکی کەوتون و لە ئەنجامدا بە تەواوی نقم بوون. ئەمە لە کاتێکدایە کە ڕۆژ بە ڕۆژ گرژی و ئاڵۆزیە سەربازیەکانی ناوچەکە بە شێوەیەکی بەرچاو پەرە دەسێنێت و ژمارەیەکی زۆر لە کەشتیە جەنگیەکانی کۆماری ئیسلامی بەهۆی هێرشەکانی ئامریکاوە بە تەواوی تێکشکێنراون. سەپاندنی گەمارۆ بەسەر 19 بەرپرس و دامەزراوەی کۆماری ئیسلامی. بەپێی دوایین هەواڵەکان 19 بەرپرس و دامەزراوەی کۆماری ئیسلامی لەلایەن یەکێتی ئوروپاوە سزای نوێیان بەسەردا سەپێنراوە. بەپێی راپۆرتەکان ئەم نۆ کەسایەتی و دامەزراوە بەهۆی بەشداریان لە سەرکوتی دڕندانەی خەڵکی ناڕازی گەمارۆیان بەسەردا سەپێنراوە و بەرپرسی وەزارەتی دەرەوە یەکێتی ئوروپا ڕایگەیاندووە کە لە داهاتوودا درێژە بە سزادانی تاوانباران دەدەن. بەپێی ئەو سزایانە هەموو داراییەکانی ئەو کەسانە لە یەکێتی ئوروپا دەستیان بەسەردا دەگیردرێت و هەروەها بە شێوەیەکی هەتاهەتایی قەدەغەی گەشت بە وڵاتانی ئوروپاییان بەسەردا سەپێنراوە. دو هەواڵمان سەبارەتە بە ڕاوەستاندنی هەناردەی نەوت و گازۆئیل لەلایەن چینەوە. بەپێی راپۆرتەکان دەوڵەتی چین فەرمانی بە هەموو پاڵاوگەکانی داوە کە هەناردەی نەوت و گازۆئیل بۆ دەرەوەی وڵات ڕابگرن. بەپێی ئەو راپۆرتە ئەم بڕیارە بە مەبەستی دابینکردنی پێداویستیەکانی ناوخۆ و هەروەها کۆنتڕۆڵکردنی بازاڕی وزە لەلایەن دەوڵەتی چینەوە دراوە و تا کاتێکی نادیار بەردەوامە.
شایانی باسە کە چین یەکێکە لە گەورەترین هەناردەکرانی بنزین، گازۆئیل و سەرجەم بەرهەمەنەوتیەکان لە ئاسیا و ئەم بڕیارەی کاریگەریکی زۆری لەسەر بازاڕی سوتەمەنی و وزە لە جیهان و ناوچەکەدا دەبێت. بینەرانی عزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشەکە. کاتوساتی پێخۆش بۆ هەموو.